سەلما 2 ساڵە بەهۆی شەڕی داعشەوە لە خوێندن بێبەش بووە. ئەو کە بێیاگایە لەوەی دایک و باوکی شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئەوەی پارویەک نانی بۆ دابین بکەن. داوا دەکات خوێندن دەست پێ بکاتەوە و حکومات پێداویستی خوێندنیان بۆ دابین بکات. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکەی سەلما قوتابخانەکەی کرا بۆ کۆگای چەک و تەقەمەنیەکانی داعش. ئێمە ئەمانەوێت بخوێنین، هەزەکەین قوتابخانەکانمان بکرێتەوە و کتێب و دەفتەرمان بۆ بێنن بۆ ئەوەی بەردەوام بین لە خوێندن. گوندی عۆسەجایەکە لە گوندەکانی سنووری شارۆچکەی گەیارە کە 2 ساڵ لەمەوبەر لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کرا و قوتابخانەکانیان یان خاپوور کردن یاخود کران بە کۆگای چەک و تەقەمەنی. ما يصير احنا بلا طحين شن ناكل هذا البقوليات احد يصير ما يصير. ئەم دایکە خاوەنی 4 منداڵە، دوان لە منداڵەکانی قوتابی قۆناغی بنەڕەتین. ئەو دەڵێت ئێستا لە بیری خوێندنی منداڵەکانی دانیە، بەڵکو تەنها دەیەوێت پاروەنانێکە بێت بۆ ئەوەی بیانداتێ. بس عندنا نقص الطحين ونقص ژیانمان زۆر ناخۆشە، ئێمە نەنانمان هەیە نە ئاو. من لە بیری خواردنی منداڵەکانمم نەک خوێندنیان بەس نەمرن لە برسا. ماكو هذا ماكو ملقيات هسه كل هذه الشوفه طحين ما عندها. وەزارەتی پەروەردە هەموو ساڵێک خوێندنگای تایبەت لە ناوکەم پیاوەرەکاندا دەکاتەوە یان هاوکاری ئاوارەکان دەکات بۆ ئەوەی لە خوێندندا نەبڕێن. بەڵام ئەم ساڵەوە هاوکاریانە ئاوارەکانی ئەم دوایی گەیارە ناگرێتەوە چونکە ئەو ئاوارانە ئێستا لە ژێردەستی هێزە عێراقیەکاندان. ڕێناس عەلی NRT گوندی عۆسەجا سنووری شارۆچکەی گەیارە.